بەڵێ بوونی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان نەک هەر لە هەرێمی کوردستان لە هەر جێگایەک بێت لە دەرەوەی خاکی خۆی لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە نایاساییە، بەڵام ئەو بە پەرلەمانەکەی خۆی ئەمەی بەیاسایی کردووە بۆ ئەوەی بتوانێت سوپاکەی خۆی بەرەو هەر شوێنێک بوێت جوڵە پێ بکات. بوونی سوپای تورکیا لە ئێستادا لە هەرێمی کوردستان و لە ڕابردوشدا ئەوە دەردەخات کە ئەو وڵاتە هیچ نیازێکی نییە ئەو سوپای لە هەرێمی کوردستان هەیە بکشێنێتەوە. ئەمەش جگەلەوە پێشێلکردنی سەروەری عێراق بەگشتی و هەرێمی کوردستانە بە تایبەتی هیچ مەترسی ئەوە دروستەکە کە هیچ کاتێک ئەم هێزە نیازی ئەوەی نەبێت لە هەرێمی کوردستانەوە بکشێتەوە، بەڵکو مەترسی ئەوەش هەیە زیاتر بەرەو پێش بچێت و زیاتر و ناوچەی زیاتری هەرێمی کوردستان و کوردستان داگیر بکات. لە ڕاستیدا بوونی تورکیا لە باکووری کوردستان سوپای تورکیا پێشێلکردنی مافی نەتەوەیەکە کە نەتەوەی کووردە چ جای ئەگەر بێت و بێتە ناو هەرێمی کوردستانەوە کە لە وڵاتێکی ترە و لە وڵاتێکی دراوسەیە. بۆیە ئەم تورکیا هاتووە ئەم هێزانەی بە یاسایەک لە یاساکانی خۆی هێناوەتە ناو هەرێمی کوردستانەوە کە خۆی لە ڕووی نێودەوڵەتیە نایاساییە. ئەوش بەوەی کە کۆتایهێنان بۆ شەڕە نەگریسێکە لە نێوان ئەو هێرشە نامرەوانەی حکوومەتەکەی ئەردۆغان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بەرپا بوو. بەڵام ئایا کێشەی کورد لەگەڵ دەوڵەتی تورکایە بەمە کۆتایی دێ من پێم وایە نەخێر. دەوڵەتی تورکیا 28 بارەگای سەربازی و هەواڵگری هەیە لە باشووری کوردستان و خاکی هەرێمی کوردستان بە ناوچە دابڕندراوەکان و بە تایبەتی با کەرکووکیشەوە. کورد چ ڕۆژۆنە بگرێتە بەرامبەر بە ئەم داگیرکاریە ئەم یعنی سەپاندنی هەژمونە سەربازی و سیاسی و هەواڵگری خۆی بۆ سەر دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. یعنی داوا لە دەوڵەتانی زلهێز ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئایا ئەمە تاکەی بمێنێکە دەوڵەتی تورکیا هەر جارەی کەسێک بکوژێ فڕۆکەکانی ناوچەکان بۆ باران بکە و خەڵکی مەدەنی بکوژن تەنانەت لە ناو جەرگەی شاردا بە فڕۆکی بێفڕۆکەوان خەڵکی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج. من پێم وایە پێویستە بیرێک بکرێتەوە حکوومەت پەرلەمان حزبەکان کۆنگرەیەک بکەن کۆنفرانسێ بکەن کۆتایی بەو شەڕە بێنن کۆتایی بەو مەترسیانەی سەپاندنی هەژمونی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان بهێنن و پێویستە بە گرنگیەوە لێ بڕوانن. یعنی ئەمە وەکو شەڕی عەرەب ئیسرائیلێ نێ هەزاران ساڵیان خود نازانم بڵێم چەند ساڵە شەڕی کورد و تورک بە تایبەتی ئەو دەستدرێژانی کە دەوڵەتی تورکیا ینی خاکی هەرێمی کوردستان دوجار گرێدراوە بە خاکی دەوڵەتی عێراق. ئایا وڵاتانی عەربی چی ڕۆشونێکیان گرتوتە بەر؟ ئایا پێویست ناکە ئێمە کار دەڵێن باسی ئینفسالیمان دەکەن بەڵام ئێمە با بڵێن کاکەوەی ئەمە عێراقین یا لە کۆمکاری عەربی وەرە جواب. ئێمە دەوڵەتێکی پێمان دەڵێن ئەلمانی بەڵام ئێمە هەمومان ئیسلامین یعنی ئیسلامین. ئایا وڵاتانی ئیسلامی چیان کردو بۆ ئەم بارە؟ پێویستە ئەم بابەتان بوو ڕژێندرێ بۆ ئەوی ئەو مەترسیانی ئەو هێرشە دڕندانی دەوڵەتی تورکیا دوور بکەوێنەوە لە کوردستان. کورد پندێکی هەیە کە خۆی ئەڵێ ماڵی خۆت قایم بکە و هاوسێ ماڵیش مەکە بەدەست، بەڵام ئێستا ئەبینین کە کورد خۆی ماڵی خۆی قایم نەکردووەوە. حکوومەت هێرێمی کوردستان کە پێک دێت لە دوو پارتی دەسەڵاتدا کە ئەوان شێکێتی و پارتین ئەوان خاکی خۆیان لا گەرنگ نییە پێچێ لا گرنگ نەبێت چونکە ڕێگەیان بۆ داوە کە هێزێکی چەکداری دەوڵەتێکی تر کە تورکیا هاتووە لە نێو خاکەکەی ئەوانە سوپای دروست کردووە و بارەگای هەیە. ئەمە خۆی لە خۆیان ئەوە دەرەخات کە ئەم دوو پارتی دەسەڵاتدارە کە دەسەڵاتیان بەدەستە کە حکوومەتیان بەدەستە خاکی خۆیان لا گرنگ نییە و بۆیە ڕێگەیان داوە هێزێکی دەسەڵات بوو هێزێکی چەکداری تر لە دەوڵەتێکی ترەوە بێتە ناو خاکەکانەوە. بەڵام خۆی لە خۆیان ئەبێ دەوڵەتەکانی تریش بە هەماشەوە ڕێگە بەو نەدەن هیچ دەوڵەتێک مافیەوەی هەبێ خاکی وڵاتێکی تر نەتەوەیەکی تر داگیر بکات و ئەمە تەنها داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان نیە بەڵکو حکوومەتی عێراقیش ئەمە پێشێلکردنی خاکی سەروەری هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیشە و هۆکارەکەشی بۆ واگەڕێتەوە کە کورد خۆی ماڵی خۆی قایم نەکردو سبەینە شەر حاڵەتێک ڕوو بدا دەوڵەتی تورکیا کە هێزەکەی هێناوە ئەیخاتە ئەستۆی ئەوانە لە کاتێکا کە خۆیان پێشتر ڕێخۆشکەر بوونە یاخود ڕێگەیان داوە بەوەی کە دەوڵەتی تورکیا سوپاکە بێنێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە کە ئەمەش نیگەرانی لای خەڵک دروست کردووە ئەگەریشی زۆرە لە هەر کاتێکا بێ سوپای تورکیا بە پێی بەرژەوەندەکانی خۆی لە کاتێکم بەرژەوەندەکانی بکەوێتە مەترسی و لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوەی مەبەستی بێت لە ڕێگەی ئەو سوپایەوە کە لە خاکی هەرێمی کوردستانەیە ئامانجی خۆی بپێک